نەخۆشخانەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنایە لەسەر چنار. ئەم نەخۆشخانەیە لە ئێستادا نەخۆشی تێدا نییە و لە ڕێگەی تیمی پاککەرەوەی تایبەتەوە پاک دەکرێتەوە. پاکشکەرەوەکان بە جۆرێک هەموو ئامێرە و قەروێڵە و پێداویستەکان کە نەخۆش بەکارێنەوە تاو پاک دەکرێنەوە بۆ ئامادەکردن بۆ ئەو کەسانی کە گومانیان لێ دەکرێت. دوای دەرچوونی نەخۆشەکان ئێمە تعقیمێک و پاکشکردنەوەیکی تەواوی خەسخانەکە ئەەکەین بە جۆرێک هەموو ئامێر و هەموو ئەو قەرەوێڵە و ئەو شوێنانی کە نەخۆش بەکاری هێناوە لێرە هەمووی جوان جوان پاکەکرێتەوە ئەشۆرێت و پاشان تعقیمەکرێت. دوای ئەم پرۆسەیە ئێمە ڕۆژانە ئەم پرۆسەیە لە ڕێی کارمەندەکانی تایبەت بە تعقیمکردن ئەکرێ، بەڵام ئەمەی ئەمڕۆ ئەکرێ پاکشکردنەوەیەکی تەواوی هەموو بەشەکانی ناو نەخۆشخانەکەی چکە لە ئێستا نەخۆشیتیانە. دوای ئەم پرۆسەیە ئەو نەخۆشانەی کە گومانیان لێ ئەکرێکە توشبوو بن لێرە وەرئەگیرێن وە چاوەڕوانی ئەنجامی شیکاری تاقیگەیی ئەبن. دوای ئەوە ئەگە نەخۆشەکە پۆزتیڤ بوو واتە توشبوو بوو بە کۆرۆنا ڕاستەوخۆ ئەنێرێ بۆ خەسخانەی شەید ئاسۆ، ئەگەریش نێگەتیڤ بوو ئەو سا ڕاستەوخۆ ئەنێرێتەوە بۆ ماڵەوە. ئەندامێکی پاکشکەرەوەکان ئەوەی خستە ڕوو ئەوان بە شێوەی بەردەوام هەر شوێنێک پێویستی بە پاکردنەوە هەبێت کاری خۆیان ئەنجام دەدەن و لەو ڕێکەوە خزمەتی زیاتر دەکەن. هەستا بە پاکشکردنەوەی خەسخانەکە هەموو شوێنەکانی هەموو ژوورەکانی هەموو قاوشەکان دیوی دەرەوە دیوناوە هەر هەمووی ئامادەمان کردووە بۆیە ئەگەر ئەو نەخۆشانێک کە هەستی پێکرێ پۆزتیڤن دیسانەوە لێرە داخڵ بن. ئێمە ئامۆژگاری ئەمەش بۆ هەموو دوکانارەکان قەساب گۆشت فرۆشە سوزانم قوماش فرۆشە هەر دوکانارە هەر کەسێک کە ئیشی پیشەیەکە لە بازارە هەستێ بە تاقیمکردنی ئەو کەلوپەلایەکە و بەکاریێنێ. بەڕێوەبەری تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی ئەو دەخەنە ڕوو ئەوان بە شێوەی بەردەوام لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان پلان و کارەکانیان جێبەجێ دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. پزیشکان داوایان لە هاوڵاتیان ئەوەیە پابەندی ڕێنمایەکان بن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.